لە ماوەکانی ڕابردوو زۆر لە مەترسی و لە پیلانی ڕێکوپێک ئاراستەی کەرکووک کراوە، چی بۆ تعریب، چی بۆ لە کەمکردنەوەی ڕۆڵی کورد لەم شارەدا، و هەروەها ئەتوانم بڵێم بەڕادێکی تر پیلانی تریش هەیە بۆ چۆنەتی لە ناوبردنی قەوارەی هەرێمی کوردستان و تێکچوونی ئەو بارودۆخەی کە لە کوردستانە هەیە بە ئاراستەیەک بچێت کە لە بەرژەوەندی هاوڵاتیان و دانیشتوانی کوردستانە نەبێت. هاوپەیمانی کوردستان هەموو هەست و هەموو زانیاری وردی هەیە لەسەر ئەوەی کە چۆن هەندێک لایەن و هەندێک پێکهاتە دیانەوێت بە ئاراستەیەکی جیاواز کار بکەن و بە ئاراستەیەکی جیاواز تەعامل لەگەڵ هەم قەوارەی هەرێمی کوردستانە بکەن و هەم لە پرسی ناوچە کێشە لەسەرەکان کە سنووری کەرکووک و خانەقین و شوێنەکانی تر دەوروبەری نینەوە ئاگرێتەوە. بۆیە لێرەدا یەک چەک بەدەستی ئێمەوەیە، یەک ڕێگا بەدەستی ئێمەوەیە بەشداریکردنێکی کارە لە هەڵبژاردنەکانی ئێستای پەرلەمانی عێراق کە وا قەرارە لە دەیدا ئەنجام بدرێت. ئەمە تاکە چەکە بەدەستی ئێمەوە و لێرەوە دەتوانین ئێمە بە زۆرینەی ئەو کورسانی کە بەدەستی دێنێ هاوپەیمانی کوردستان بتوانین چۆن هەواڵانی ئێمە و پەرلەمانتارانی ئێمە و هەواڵانی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان داکۆکیان کرد لەسەر قوتی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان، ئاواش داکۆکی بکەین لەم پرسە چارە نووسازەکانی کە لە دوای ئەم هەڵبژاردنە دێتە ئاراوە. پەیامی هاوپەیمانی کوردستان بۆ پەرلەمانی داهاتووی عێراق چوار خاڵیەوە خۆی ئەگرێتەوە. یەکەمی یەک ریزی ماڵی کووردە، مەشاکلی بووجە و موچەی فەرمانبەران و بەردەوامبوونی موچە بۆ فەرمانبەران و بێ پێش پاشەکەوت و خزمەتگوزاری و سەقامگیری بۆ کەرکووک بە تایبەتی و ناوچە جێناکۆکەکان دەرەوەی هەرێمی کوردستان. ئێمە بە تایبەتی پلانی تایبەتمانداناوە بۆ خەڵکانی شاری کەرکووک لەبەرەوەی خەڵکی کەرکووک شایستەی زیاتر و زیاتر خزمەتگوزاریە لە ڕووی خزمەتگوزاری ئاو کارەبا و ڕێوبان و خزمەتگوزاری گشتەکان و خزمەتگوزاری تەندروستی بە ئاستێکی باشەوە و سەقامگیری زیاتر لە کەرکووک مشارەکەکردن بە دەنگدانی ئەمجارەی هاوپەیمانی کوردستان لە ئیدارەی کەرکووک لە قەراری ئیدارەی کەرکووک بۆ خەڵکانی شاری کەرکووک.